بەڵە تایبەت بە پاڵاوگەکان و هەروەها باسکردن لاوەی کە بۆ ئەم هەڵمەتە چێ کارێک کراوە چەند پاڵاوگە داخراوە ئایا ئەو پاڵاوگانە دەبات چمەرجێکیان هەبوو کە جێبەجێیان نەکردووە لەگەڵ ئازاد نووری بەڕێوەبەری فەرمانگەی کاروباری هونەری لە دەستەی پاراستن و هەروەها چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان گفتوگوی زیاترەکەین بەخێر هاتی کاگازات پێش هەموو شتێک بە بزانین ئەم هەڵمەتە چەند پاڵاوگەی گرتوتەوە کە ئەو جێبەجێی ئەو ڕێنمایانە نەکردووە و ئێستا پاڵاوگەکان داخرا ئێمە ئەگە تەماشا بکەین ماوە پێشتە لایەن پارێزگاری هەولێرەوە و هەروە فەرمانگەی ژینگەی هەولێر کە ئێمە راپۆرتێکی تێرتەسە لە لایەن فەرمانگەی ژینگەی هەولێر درابەوە بە پارێزگاری هەولێر زانای پارێزگاری لە مێزگەری ڕۆژنامەنووسی هەوینەی ئاشکرا کرد کە لە هەرێمی لە شار دەوروبەری شاری هەولێر چەند پاڵاوگەیەکی ناسایی هەیە بەڕاستی ئەو پاڵاوگەنەوەی یاسایانە دەبێن مەرجەکانی ژینگە جێبەجێ بکەن ئەجەگە ڕێگا پێ بدرێت ئیش بکەن ئەوانە ئاگدارکران لەو کاتەوە تقریبا دەتوانین بڵێن دەبینین خاستەن هەوانەی لای قوشتە پەهەندێکیان تقریبا دەتوانین بڵێن التزاماتیان کردیە بەس بەو شێوەی نییە ئەمە کە دەمانەوێت التزاماتانەی ئەمە دەمانەوێت بەو شێوە نییە بەس هەرچەند باشترە بەرەو باشتر چوونە و ئەوانەی خەڵکی گوێر خاستەن لە ماوەی پێشووتر چەندی کارەساتی لێکەوتەوە کارەساتی یاگەکەوتنەوەی لێکەوتەوە چەندی کەس گیانی لەدەستدا بەوەی ئەو پاڵاوگانە کە هیچ ستاندەراتێکی تێدا نییە هیچ ستاندەراتێکی تەکنۆلۆژیای پێشکەوتوی تێدا بەکار نایەتن و هەروەها چ جۆرە ئیلتیزامیان کردو ئەگەر هیچ فلتەرێکی دانەناوە یاخود ئەوەی کە پێویستە بیکات نەیکردو کامێ ئیلتیزاماتیانەوە نەبوو بڵێن بۆ شێوەی کە ئەمە دەمانەوێتن وەکو باسم کرد ئێوە چیتان ئەوێت ئێمە دەمانەوێتن بەو شێوەی بێ ئەمە یاسا و ڕێنەمایەکان جێبەجێ بکەن لە پاڵاوگەنە یاسایەکان وەکو ئێستا دۆ نمونە یاسایەک دەچوە لە سامانە سوشتەکان دەچوە ژمارەی ساڵ 2020 کە لەوێ باسی پاکێجێک لە پاکێجەکان باسی مەرجە ژینگەیەکان دەکات کە لەلایەن دەستەی ژینگە و چۆن ڕەزامەندی پێدەدرێت بۆ نمونە راپۆرتی یایی دەبی بکات ئەو راپۆرتێکی تێرتەسەلە باسی هەموو پێکاتەکان دەکات لەناو ئەودا هەبێت دووری لە شوێنی نیشتەجێ بوون دووری لە شەقامی گشتی دووری لە هەموو بابەتەکان لە شوێنی نیشتەجێ بوون و هەروە لە ڕووی تەندروستی و لە هەموو باسی هەم بابەتێکی دەکرێت راپۆرتێکی تێرتەسەلە باشە ئەم پاڵاوگانە بەس ئەوانن کە لە دەوروبەری هەولێرن هیچ پاڵاوگەیەکی تر ناگرێتەوە ئەم هەڵمەتانە ئەو پاڵاوگانی لە دەوروبەری هەولێرن لەبەر ئەوەی ژمارەکانیان زۆرە و هەندێکمان هەیە حکومینە دوولانمان هەیە حکومیە ئەوانەی دی دەتوانین بڵێن تقریبا 138 پاڵاوگەنە لە 138 پاڵاوگەی کە لە سنووری شاری هەولێر هەنا بەڕاستی ئەوانە دەتوانم تا ئێستا وەکو ژینگە ڕەزامەندیمان پێدا نەداون چونکە دۆ نمونە ڕەزامەندیەکان تۆزێک قورسە دۆ نمونە دەبێتن لە سەردانی سامان سوشتەکان بکات لە سەردامان سوشتەکان کتاب ڕاستی دەستەی ژینگە بکرێت بۆ پێدانی ڕەزامەندی لە لای مەشەوە ڕێنمایی ژمارەی ساڵ 2024 مان هەیە لۆ پۆلینکردنی پرۆژەکانە و هەروەها ڕێنمایی کەشمان هەیە ڕێنمایی ژمارە 2 ساڵی 2021 هەوایە پیسبوونی هەوایە ئەمانە بەس تایبەت نییە معنی بڵێن بۆ پیسکردنی هەوا بە تایبەت ئەوانە خاچیان پیسکردیە ئابیان پیسکردیە تاسێس ئاور بکەن ئاوی ژێرزەوی دەکرێت لەسەر بادایڤەرستی دەکرێت تاسی لەسەر بێجگە لەوە هەواکەی هیچەوە شتێکی وە دەبینین لە شاری هەولێر بە شێوەیەکی ئاشکرا شێوەیەکی فیزیکی دەبینین شاری هەولێری تەنیە بەڕاستی ئەمەش کارەساتێکی زۆری دەکەوت یەک لە هۆکارەکانی نەخۆشی شێر پەنجەش کە پزیشکەکان وەڵپیمان دەڵێن یەک لە هۆکارەکان باسی دەکەن کە پیسبوونی هەوایە باش کاگازات ئێستا ئەو پاڵاوگانەی کە ڕێنمایەکانیان جێبەجێ نەکردووە ژینگەی هەولێریان پیس کردووە خاکەکان پیس کردووە تەنیا بەداخستنی پاڵاوگەکان دەوەستنەوە یاخود سزایی مادیشان بەسەر ئەسەپێنرێت و ئەبێت لە پاکردنەوەی ژینگەی هەولێرە دەستیان هەبێت و هەڵ بدەن کە وەکو چۆن لە قەرەبوویە بکەنەوە ڕاستی ئێستا شتیوا هەیە ئەمە بەخۆمەکو شخصی خۆم پێم باشە حکوومەت یەک پاکێجی هەبی لەبەوە پاڵاوگانە بۆ نمونەمە ئەوانەی کەوا ئێستا پابەنام بوو ئامۆژگاریانەی کە ژینگە دەیانداتێ بەڕاستی مادی خامیان پێشکەش نەکرێت بە هیچ شێوەیەکی لیان قەدەغە بکرێت چونکە ئەگەر نیان درێتی ئەوە ناتوانیش بکەن دەستەوەستان دەوەستن ئەوە یەک لە هۆکارەکان کێشەکان چارەسەر دەکات ئەوە گرنگترین کێشەیە کە بتوانین چارەسەری بکەین پێنەدانی خام مادی خامە بەو پاڵاوگانە یاسایانە چونکە ئەو پاڵاوگانە یاسایانە هەتا مادی خامیان لۆ دابین بکرێت ئەوانش بە هەمان شێوە ئیش دەکەن باشە ئەو با بڵێین پاڵاوگانەی کە پابەند نەبوونە کە مۆڵەتیان لێوەرەگیرێتەوە داخرێت یا بەس داخرێت و مۆڵەتەکان هیچ مۆڵەتێکیان نییە هیچ مۆڵەتێک ڕەزامەندی کاتە کە داخرێت ئەگەر بچن بە دوای مامەڵاتە و با بڵێین
ئەو ڕێدمانە جێبەجێ بکەن مۆڵەتیان پێدەێت توانن بیکەنەوە ئەگەر بێت و ئەوانە من وەکو شخص چەند ساڵیش دەکەم لە ناو ژینگەزگی 20 ساڵە ئیش دەکەم پێویستە ئەوانە مواد خامیان لەسەردا ئەوە بکرێت بە هەتا ڕزامەندی ژینگەی و مۆڵەت دەرنەکەن لە سامنە سوچەکان پێن مۆڵەت دەربکەن و ڕزامەندیەکان بەجێبەجێکن و پێی تەکنۆلۆژیای پێشکەوت و سەردەم ئیش بکەن و با ئیش بکەن ڕێگریەوەی ناکە کە ئیش بکەن بەس بە ئەو موادانەی کە ئێستا ئەگەر تەماشا بکەین ئەو موادانەی کە کوالیتیەکەشی نزمە بۆ من ئەوانەی کە بەرهەمی بەرهێنانی تازیشیان کواتەکەن ئەوش هەمان لە کات لەبتەوەی پیسبوونی ژینگە بۆ منە ئەو موادانە مولدەکان دابین دەکرێت لە بۆ سارە دابین دەکرێت کواتەکان نزمە هەموو دووبارە کاریگەری سەر ژینگە دەبێت پیسبوونی ژینگە دەبێت هاوڵاتیان دەبێت زۆر باش کاگازات ئەو پاڵاوگانەی کە مۆڵەتیان نییە ئەو مادانی کە بەکاری هێنن بۆ ئەوەی کە لەلایەن دەستەی ژینگەوە مۆڵەتیان پێ بدرێت هەموو ئەو بابەتانە لە هەرێمی کوردستان هەیە یاخود بیانووی ئەوەیە کە ئەو جۆرە ماوادانە لێرە نییە بۆیان ناچارن لەو جۆرە ماوادە بێ کواڵەتیانە ئیسفادە بکەن و بەکاری بێنن والله ئێستا ئەمن بە بیانووی نازانەوە بیانوو نییە لە بۆ پاڵاوگانە چونکە ئەمە بە وەکو ژینگە تەندروستی گشتی هەموو هاوڵاتیەک مافی هەیە لە ژینگێکی ئارام پاک و خاوێن دابژەوەیەک لە پڕیارەکان یاسای ژینگە مەبەستم هەموو ئەو کەرەستە و پێداویستانەی کە بۆ پاڵاوگەیەکی ستاندارد هەیە لە هەرێمی کوردستان هەیە کە بتوانن بیکەنەوە بەڵێ ئێستا ئەو ئەگەرمە تەماشا بکەین خۆ لە هەموو جیهان پاڵاوگە هەیە لە هەموو شوێنێکی نییە پاڵاوگە هەیە بۆچی لەوان ڕێگری ناکرێت چونکە ئەگەر لە بەغداش هەیە لە هەموو عێراق هەیە بەس ئەو پاڵاوگانە ئەگەر بە تەکنۆلۆژیای پێشکەوت و ئیش بکەن بۆ نمونە وحدەی معالەجەی پیسکردنی ئاوی هەبی بۆ نمونە فلتراتی دابنێت بۆ نمونە جیهاز دەبی گرنگترینش ئەوەیە لەنا ئەو پاڵاوگانە هەر لەسەر حسابی خۆیان دەبی ئەوەی پێوانەی هەوای دابنێ هەوای بێندۆ نەگەڕۆکمان هەیە دەتوانێت جیهازێکە بە پارێکی کەمیش دابن دەکرێت بۆ ئێستا لە بەغداگە تەماشا بکەین لە سنووری بەغدایە دەبین هەموو کاتە حکومیەکان و دام و دەستگاکان ئەو جیهازیان دانایە ئەو جیهازە قیاسی هەموو غازەکان دەکات معناه سەعات بە سەعات ڕۆژ بە ڕۆژ هەفتە بە هەفتە هەتا ساڵێک قیاس دەکات معناه بۆ نمونە گازەکان ئێستا هەندێک گازمان هەیە بە چاو نابدرێت وەکو PM2.5 PM2.5 حوالیقێکی زۆر بردە معناه زۆر لە میکرۆسکۆپ نەبی نابینین یەک لە ئەوانە یەک لە هۆکارەکانی دروستبوونی نەخۆشیە کوشندەکانن بەڕاستی PM2 مان هەیە ئەو گازانە زۆر هەموو ژاراوینە وەک لەگەڵ دەستەی بەشەر معناه بە ڕۆژێک و دوو ڕۆژ نییە معناه ئەگەر تەماشا بکەین ئەو پاڵاوگانە دەمێکیش دەکەن دەبین ئێمەش دەمێک هەڵی دەمژین بە شێوەی تەراکمی لە دەستی مە کۆ دەبیتەوە بۆچی کۆ بۆ لەناو تووشی نەخۆشی زەهایمەر و سەرەتان و شێرپەنجە هەموو نەخۆشیەکان بەدەر دەکەوێت بۆ نمونە ئێستا دەبینین لە هەرێمی کوردستان ئەگەر تەماشا بکەین نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان زیادی کردیە ئەگەر ئەمە بەراورد بە ساڵی 20 و 21 و 22 پێ ئەو دادانێ کە وەزارەتی سەحەت دایتێمە بەڕاستی ژمارەکە زۆر فەرقەکەی زۆرە گەلێک زۆرە بەڕاستی ئەوە هۆکارە بۆچ دەگەڕێتەوە یەک بۆ ئەو پاڵاوگەنایەسان دەگەڕێتەوە دووش بۆ ئەو مۆلیدان دەگەڕێتەوە کە گازی خراپ بەکاردێنین لە ناو گەڕکەکانن سێم شت ئەو سارانەی کەوا بێ کوالیتینە بەڕاستەن سیار داخلی هەرێمی کوردستان بۆ لە مێژە وەکو سای ماترۆسکیلەکانی پێدەوتێت کەیان پێدەوتێت بەڕاستی ئەوانە دەتوانن هیچ فلترشین لە ناو شەقامەکان دەڕۆن خەڵکێک ناو زادەکان ئەوەش یەک لە پیسکەرە شینگەیەکانن بەس ئەوەی ئیسە تەرکیز دەخینە سەری کە زۆر بوویتە هۆکاری سەرەکی پاڵاوگەنایەسایەکانن بەڕاستی سپاس دەکەین بەڕێز ئازاد نووری بەڕێبەری فەرمانگەی کاروباری هونەری لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێمی کوردستان میوانی کوردستان 24